ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم بە سپاسەوە لەگەم میوانەکەم لە شاری کەرکووکەکەم هەڵبەت تەوەری دووەمم تایبەتە بە ڕێژە و هۆکاری جیابوونەوەی خێزان لە عێراق بە شێوەیەکی گشتی. وەک ئاشکرایە ئاستی هۆشیاری لە ناو کۆمەڵگا، بێکاری، کێشە کۆمەڵایەتەکان هۆکارن یاخود کاریگەرن بۆ ئەوەی خێزان جابێتەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی. وەک ئاماژەم پێیا بە سوپاسەوە بەڕێز فرمێسک داودیم لەگەڵایە پارێزەر لە شاری کەرکووک. بەڕێز فرمێسک داودی بەیانیت باش سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با من سەرەتا لەوە دەست پێ بکەم ساڵی 2024 جیابوونەوەی خێزان بە شێوەیەکی گشتی لە عێراق چۆن بۆ بەراورد بە ساڵانی پێشووتر زیادی کردووە یاخود کەم بۆتەوە؟ بەیانیتان باش و ئەم کاتتان باش، سڵامێ بۆ هەمووتان. تاوان 2024 ڕێژەی تەلاق زۆر بەرز بووتەوە بەراورد بە ساڵانی پێشوو لە هەموو عێراقا. بەڵێ فرمێسخان هۆکارەکەی بۆ چێ گەڕێتەوە؟ وەک ئەوەی کە باسم کرد ئاستی هۆشیاری کۆمەلگا، کێشە کۆمەڵایەتیەکان یاخود هاوسەرگیری پێشوەخت. طبعاً جیابوونەوە هۆکاری زۆرە، هەردوو کەسێک کە جیا ئەبنەوە چیرۆکێکیان هەیە، بەڵام دیارترین کێشەکانی کۆمەلگا بەداخەوە خیانەت کە بۆتە دیاردەیەک لە کۆمەلگایە لەلایەن هەردوو ڕەگەزەوە، لەگەڵ ئەوەش بێکاری نەبوونی کێشەیەکی زۆر گەورەیە بۆ کۆمەلگا و هەروەها تێنەگەیشتن لە هاوسەرگیری. بەڕاستی ئێمە لە کۆمەلگای ئێمە هۆشیاری نییە سەبارەت بە هاوسەرگیری، تەنها ئەوکە وایە کە بەتایبەتی جیلی تازە ینی ڕێزم بۆ هەمویان هەیە، بەڵام جیلی تازە تێنەگەیشتووە کە ئایا زەواج پرۆسەیەکی چۆنە و چییە. تەنها ئەوە نییە کە بڵین بۆ نمونە بەدلەیەکە و ئیترەوەی کە بۆ نمونە لە سۆشیال میدیای ئەبینرێت مەسئولیەتی زەواج نازان، ئەوەش هەر هۆکارێکە بۆ جیابوونەوە. بەڵێ خات و فرمێسک یاساکانی عێراق چۆنن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە؟ ئایا ئەم یاسانە ئەتوانن ئەو کێشانە چارەسەر بکەن یاخود پێویستە ئەو یاسانە لە ئەنجومەنی نوێنەران هەموار بکرێتەوە جاریشکە؟ بەڕاستی یاسایی ژمارە 1970 ساڵی 1950 یاسایەکە کە چارەسەری داناوە بۆ هەموو کێشەکان تقریبن، بەڵام ئیتر ئەوەیە کانێک کات ئەو کێشانە بەو شێوەیە حل ناکرێت. ئەوەی کە ئێستا ئێمە دیاردی لە کۆمەڵگایە ژن و مێردەکە بە تەواوی هەموو شتێکیان کۆتایی پێهێناوە، دێنە محکمەی مخالعاکەن. ئەوان بێ ئەوەی کە بۆ منێستا جیابوونەوە لە محکمەیە مەراحلی هەیە بۆ ئەوەی کە بێتە دەرفەتێک ئەو ژن و مێردە بیر بکەنەوە لەوەی کە بەڵکو ئاش ببنەوە. بەڵام ئێستاوی کە ئەبیرێ ژن و مێردەکە هەمووی لە کۆمەلگای فێری مخالعە بوونە، هەر زۆر بە ئاسانی ڕایەکەون لەسەر جیابوونەوە لەسەر هەموو شتێک و دێنە محکمە بە حازری یەکسەر جیابنەوە. بۆیە بڵێن یاسای ئێستا کە هەیە پێش هەموارکردنەوە کێشەکانی چارەسەر کردووە، بەڵامی تر ئەم گۆڕانکاریە خوا ڕەحم کات لە کۆمەڵگا. بە هیوان فرمێسخان بە دیاریکراوی شاری کەرکووک لە ڕووی کێشەکانی باری کەسێتیەوە چۆن ئەگەر بۆمان باس بێ؟ بەڕاستی شاری کەرکووک لە چاو هەنێ لە شارەکان باشترە، بەڵام هەر ڕێژەی تەلاق زۆرم خۆمێکێکم لەو پارێزەرانی کە لە خلال مانگونی وێکا تقریبا زیاتر لە 15 حاڵەتی جیابوونەوەم لا بووە، ئەوش ڕێژەیەکی زۆرە، بەڵام لە بەراورد بە شارەکانی تر باشترە. بەڵێ فرمێسخان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە یاسای باری کەسێتی هەموار کرایەوە، ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەوەی ڕێژەی جیابوونەوە لە داهاتوودا زیاتر بێت؟ بەڕاستی ئەو هەموارکردنەوەیە سەرەتا پێم خۆشەوە بڵێم کە زیاتر شمولی مەذهبی جەعفەریەکە، مەذهبی شیعە. بۆ نمونە ئەو کەسە بڵێن ئەو ژن و مێردە کە زەواجەکەن لە کاتی عەقدی زەواجە مافی ئەوەیان هەیە کە ئەگەر بیانەوێ عەقدی زەواجیان لەسەر مەذهبی سوننە بێت، یعنی حەنەفییان لەسەر مەذهبی جەعفەری بێت شیعە، لەو کاتێ یاساکانیان بەپێی ئەو مەذهبا بێت کە خۆیان هەڵیان بژاردووە. بۆیە بەڕای من ئەگەر بەو شێوەیە بێت کە ئێستاکە طبعاً تا ئێستاکە مەدونەی قانونی بۆ دانراوە، یاساکانی بە تەواوەتی دیانراوە، تەنها لەسەر دوو خاڵ ڕێککەوتون بڕیاری لەسەر درا. ئەگەر بەو شێوەیە کە تا ئێستا باس کراوە کێشە زۆر ئەبێت بۆ کۆمەڵگا، چونکە بڵێن هەنێ مافی بە پیاوداوە و مافی لە ژن وەرگردووەتەوە، ئەمەش کێشەیەکی زۆر گەورە. تۆ بتەوێت لە ناکاوێکە گۆڕانکاریەکی بەو شێوە لە کۆمەڵگا بکەی کێشە زیاتر دروستەکە، چارەسەری ناکە. بەڵێ کە فرمێسخان ئەمێ پرسم کێشەکانی باری کەسێتی لە کەرکووک هەڵبەت خۆت ئاماژت پێەیە، بەڵام بەراورد بە هەرێمی کوردستان چۆنە؟ بەڵێ طبعاً لەگەڵ هەرێمی کوردستانە جیاوازی هەیە، بەڵام بەڕای من لە هەموو عێراق بەڵێ لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لەم ساڵانی کۆتاییە زۆرترین کێشەکان لەسەر خیانەتە. خیانەتش طبعاً ئەگەڕێتەوە بۆ خراپبەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتی، ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە، بەڵام بە هەموو عێراقشەوە بە هەرێمیشەوە نەبوونیش دیسانەوە کێشەیە، یعنی ئەو کێشانە هەم لە عێراق و لەم لە هەرێمی کوردستان بە هەمان شێوەن. بەڵێ کاتە فرمێسخان تا چەند گرنگە
کار لەسەر هۆشیاری کۆمەڵایەتی بکرێ یاخود هۆشیاری کۆمەڵایەتی تا چەند کاریگەریە بێ بۆی ئەم ڕێژێ ئەگەر ئێستاژنا لە داهاتویشی نزیکا ڕێژەی جیابوونەوە کەم بکرێتەوە کەم بێتەوە. بەڕاستی بەڕای من بمانوێ ئێمە خەڵک هۆشیار بکەینەوە ئەبێ پێش ئەوەی ئێمە پێش پرۆسی زەواج تەعاانی ئێمە هەمومان نەزانین کە پرۆسی زەواج پێشەوە فەحس هەیە فەحسی خوێن هەیە بۆی وەکو ئیجرایەکی عەقدی زەواجەکە بێت بەڵام ئێمە گەر بمانەوێ کێشەکان چارەسەر بکەین ئەبێ بە هەمان شێوە وەکو دەورەیەک هەبێت بۆ ژن و مێرد پێش زەواج بۆی بچنە دەورەیەکەوە تێبگەێنرێن کە زەواج چییە ئەگەر ئێمە بمانوێ کۆمەڵگا هۆشیار بکەینەوە. ئێستا دوو کەس کە بمیانوی زەواجکەن بەخوا دانیشم بەرچەنی قسەیان بۆ بکەم لەوانەیە گوێم لێ ڕانەگرن بەڵام ئەگەر یاسایەکە بێت کە ئەبێ پێش ئەو زەواجە ئەم ژن و مێردە بچنە دەورەیەکەوە فێر بکرێن تێبگەێنرێن کە مەسئولیاتی زەواج چییە ئەو کاتە کۆمەلگا زیاتر هۆشیارە بێتەوە جگە لەوەش کە ئێمە بتوانین لە ڕێگای سۆشیال میدیا و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتی و کەناڵەکانەوە زیاتر باس لەوە بکەین کە مافەکانی ژن چیە و مافی پیا و چییە ئەو کاتە کۆمەلگا هۆشیار بێت بێگومان ڕێژەی تەلاق کەمترە بێتەوە. بەڵێ کەواتە خات و فرمێسک من دواپرسیارت لێ ئەەکەم بەڵام بە شێوازێکی کە پێشنیارت چییە بۆ ئەوەی ڕێژەی جیابوونەوە لە عێراق یاخود بە دیاریکراوی لە شاری کەرکووک کەم بێتەوە ئەمە یکەم بە دواپرسیار. بەڵێ طبعاً بەڕای من بمانەوێ ئێمە ئەو کێشەیە چارەسەرکەین ئێمەس ئەبێت سێرکەین بزانین دیارترین کێشەمان چییە وەکو بۆ نمونەکە ئێماڵین دیارترین کێشەمان کە خیانەتە لەو کاتەیە بەڕای من تەجدیدی عقوبە بکرێت بۆ خیانەت بۆ ژن و مێرد طبعاً خیانەت لە هەردوو لاوەیە تەجدیدی عقوبەیە بکرێت ئەمە یەک دووەم ئێمە ئەگەر بتوانین وا بکەین کە هۆشیارکردنەوە تەوعیەک بڵاوکەینەوە لە شاری کەرکووکە لەگەڵ ئەوەشە لێژنەیەک دروست بکرێت لە هەموو مەحکەمەکانی هەموو عێراقا بڵین کێشە دیارترین کێشەکان دیاری بکرێت بۆی بتوانین چارەسەرەکان بەپێی ئەو کێشانە بێت ئەو کاتە لەوانەیە بتوانین ڕێژەکە کەمتر بکەینەوە و فڕۆسی عەمەل زیاتر بکەین لە کۆمەڵگایە و کاتە تەبعاً ڕێژەکەش کەمترە بێتەوە. بەڵێ خات و فرمێسک داودی پارێزەر سپاس کە